سڵاوتان لێبێتن بینەرانی پایتەخت میدیا. بینەران پشتی من بەرنامەتەکە کاک نێچیرێ تێکردە پایتەخت میدیا بە پێویست زانی و ددانێ کاک نێچیرێ تێ بکاتن. هەڤڕۆمەش کاک نێچیر هینایتە سنتەرێ سەن سمای لە هەولێرێ بۆ تێکردنەوە ددانێ نێچیر. بینەرن. سلام علیک. بینەران پشتیمە باشترین دکتۆر و باشترین سنتەر هەڵبژاردە بۆ کاک نێچیرە ئەویش سەن سمای لە هەولێرە نۆکە شوێ ددانێ کاک نێچیرێ تێکەن ماندینە بن باشی دکتۆر حالەتە نێچیر بەرێم چەند کەیف خۆشی چەند دڵخۆشی هەبڕۆ وەڵا زۆر ها هەرێ وەڵا ئەوە چەند ساڵ ددانێت و هۆبوو وەڵا 3 ساڵە 3 ساڵ بوو ددانت پێوە نەبنیە هەرێ وەڵا زەهاب ڕۆکەش کە دکتۆرە بۆ تو چێکەتەن چەند دڵخۆشی وەڵا زۆر زۆر هەرێ وەڵا دەست خۆشی لە دکتۆریەکەین و لە تو لە کاک محمەدە ئەرکیمە باشترین دکتۆر بۆ تو هەڵبژێری دەستێن بینەران هەرچەندە گەلێک دکتۆرە داوا کرد و ددانی کاک نێچیری تێکەن پشتی ئەها من مقابلەتەکە کردە کاردانەوە کە زۆری لە سۆشیال میدیا هەبوو بەسمە بڕیاردا و مەگوت باشترین دکتۆر باشترین سەنتەر مەدە هەڵبژێرین ئەویش دکتۆر باغاوانە بەخێر بێن سارەخان بەخێراتنی پایتەخت میدیا دەکەین وەڵا کاکە نێچیر لە سۆشیال میدیا بەباشی بڵاو بۆ ڤیدیۆکانی ئەومەش دیتمان ددانیش لە پێشەوە نەما بوو بۆ ددانەی بۆ دابنینەوە دکتۆر چی پێویستە لە ددانێ؟ ددانێکی بۆ زەرعەکەن و ددانەکانی بە ئام پێویستی بە خاوێنکردنەوە و پڕکردنەوە شتانە هەیە ئینشاڵڵا ئەمڕۆ هەموو دکتۆر هەرچی پێویستە تبێ بۆ نێچیر مەزبوطیەکە ئینشاڵڵا هەب خۆی کەشخەتر ئەکید شایەنێتی ئەکید ها هەر لە سۆشیالیا گوت چی شتێنە نکمن ئەجا کە ددانیان چێ کرد و جوانتر و زۆرتر ئەجا ئینشاڵڵا بیفۆر و ئافتەرەکەشی دانێ نێچی بخۆ یعنی نای باوەڕ بکە کە هۆلێ هاتە بەکیت ئەکید ئینشاڵڵا نۆکەش بینەران دکتۆر ددانی کاک نێچیری چێکەتنەوە دەست پێکە باش بێ ئەخیری بینین باشی دکتۆر ماندینە بەخێر بێن سەرچاوان ئەوە خەریکی ددانی نێچیرە چێکانە بەڵێ ئەرێ وەڵا ئێستا پاشی چار ڕۆژ ددانەکانمان لە بۆ داناوە ئێستا دەتوانی بە ئیستراحەتی خۆی پێ بکەنی و دەربچی و هیچ ئەو کەلێنە دیار نییە نالا چیری پێویست بودانە و بێت کە لە دداندانانە ددانەکانی پێویستی بە پڕکردنەوە و شوشتن و خاوێنکردنەوە بوو ئەوانشمان لە بۆ کرد ددانەکانیمان مەزبوط کرد هیچ مشکلەی نییە ئینشاڵڵا سەلامەت بی پیرۆزی بی بەخێر بێ نێچیر کوی وەڵای باشم حالەتی سارە وەڵا باشم الحەمدلله بەس تو باش بی نێچیر تو هەبڕۆ چەندی دڵخۆشی ددانێت و دکتۆرە بوو تو چێکردەوە زۆر وەڵا هەرێ وەڵا بەدلت بوو هەرێ وەڵا زۆر ئەگە بەدلت نەبی مشکلەکەت هەبیتن ئەمە دکتۆرە ها لە بەرامبەریوە دەستێەوە خۆشبی جوانی چێکردنی وەڵا نێچیرە تو پێشترە گۆزی کاش خەمە بێ ددانیش بوونیە نوکە دکتۆرە ددانەکی جوان بۆ تو چێ کرد و سپی کردەوە خاوێنی کرد هەرێ وەڵا کاش خەتەر بینی هەرێ وەڵا ددانەکی جوان و قاتە کاشخە هەرێ وەڵا دیچت بۆ مدیرێ وەڵا لێرم ڕێزی سلااوی تایبەت لوانە دەستێ و خۆشببی خۆدی خێراوە بنویسی دەستێ دکتۆر خۆڵمی پێشوازیانت بەدل بوو یا دکتۆریا دەستێوان خۆشببی دەستار دکۆ خۆشببی مشکلات نەبوو ناوەڵا مشکلەکەت هەی بگەینە من ها دەستێوان خۆشببی ئینشاڵڵا پیرۆزت بیتە هات لێ ڕاستە